اگر سری گرد خام نعمته که انشاءالله باشن به کیف خودتان دولتی خودتان دابین. اگر سری نگرد که اوانایی که لیستوى الين ايما لقال اوانين وخطر وادي بيتنو سنور دقيره ولا برسون دمرين يا وقت الرجال كرويا سنور كنت كان وما بغداد اما الرجال هم بلين ام كاميرا شيد بو سوري سي خوي بو هم خطاي او بو او وقت من حاضرم بو ام مساله سرم لسري دابني مو بو خالتيج بو خوي اداره خوي قد داوال برز حيدر عبادي وهمو هزولانكاني عراقي دكم اواني بروايان بگفتگو هيا درگه حوار دا نخن چون که تنیا حوار و گفتگو چاره سره. ریفراندۆم ئەو ڕۆژەی هەندێک بە شانازی و دەستکەوت و هەندێکیش بە شکست و ئاش بەتاڵ ناوی دەبن. پێش ریفراندۆم چی ڕوویدا و دوای ریفراندۆم چی گوزەرە؟ کات ڕۆژی 23 ئەیلولی ساڵی 2017 بە دیاریکراوی 2 ڕۆژ پێش بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان ریزی کاروانی ئۆتۆمبیلی بەرپرسانی باڵا و دیبلۆماتکارانی وڵاتانی جیهان و ناوچەکە بەرەو هەولێر و پاشان پیرمام دەکەونە ڕێ. هەموو سەردانکەرەکانیش یەک ئامانجیان هەیە: دواخستنی ڕیفراندۆم. مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان یەک وەڵامی پێبوو: دوای ناخەین و گوێش لە کەس ناگرین چونکە هیچ کەس گەرەنتی پێ نییە بۆ زامنکردنی داواکانمان. بە ئەندازەی بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکەی 25 ئەیلول کاتژمێرەکانی پێش پرۆسەکە گرنگی خۆی هەبوو چونکە لەو کاتەدا ڕێکس تیلارسن وەزیری دەرەوەی پێشووتری ئەمریکا نامەیەکی بۆ بارزانی ناردوو لە بەرامبەر دواخستنی ڕێفراندۆم ئامادەی ئەمریکای بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا نیشاندا، بەڵام نامەکە بەکردار وەڵام درایەوە. ئەویش دوانەخستنی ڕێفراندۆم بوو. دواتر ئەمریکا بەکردار وەڵامی بارزانی دایەوە و گڵۆپی سەوزی بۆ ئێران و تورکیا و عێراق هەڵکرد بۆ گەمارۆدانی هەرێمی کوردستان. تیلەرسن بەم دەستەواژەیە دەستی بەنامەکەی بۆ بارزانی کردبوو. من بە نوێنەرایەتی ئەمریکا ئەم نامەیە دەنووسم. لە درێژەی نامەکەیدا ڕێکس تیلەرسن وتبووی لە ئێستادا بۆ ئێمە بابەتی ڕێفراندۆم دەربارەی داهاتووی هەرێمی کوردستان گرنگی هەیە کە بڕیارە 25 ئەیلول بکرێت. نیگەرانی خۆمان دەردەبڕین. ئەم نیگەرانیانە شەڕی بەردەوامی دژی داعش لە خۆ دەگرێت. ئۆپەراسیۆنی داهاتووی حەویجە لە خۆ دەگرێت. ژینگەی هەرێمی جێگیر و پێویستی باچڕی تەرکیز خستنە سەر سەقامگیرکردنی ناوچە ئازادکراوەکان لە خۆ دەگرێت تا دڵنیابین لەوەی داعش هەرگیز نەتوانێت بگەڕێتەوە. بەو جۆرە بەڕێزەوە داوای قبوڵکردنی بەدیلێک دەکەین کە پێمان وایە باشتر یارمەتی بەدەستێنانی ئامانجەکانت دەدات و دڵنیایی دەداتە سەقامگیری و ئاشتی لە بەردەم ئەم شەڕە پێویستەی دژی داعشدا. کات تێپەڕی و ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 ڕیفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لەگەڵ هەڵگرتنەوەی سندوقەکانی دەنگدان بە ماوەیەکی کەم دەنگەکان جیاکرانەوە و ڕێژەی بەشداریکردن لە ڕیفراندۆم لە 1972 بوو. لەو ژمارەیەش لە 1993 هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بەڵێ دەنگیاندا بوو. تەنها چەند خولەکێک لە دوای دەنگدانی نێچیروان بارزانی ڕایگەیان ڕیفراندۆم بۆ جیاکردنەوەی سنوور نییە و لە عێراقیش جیا نابینەوە. هەمان شەوی ئەنجامدانی ڕیفراندۆم بارزانی هاتە سەر شاشەکان و وتی دەتوانین وەک دوو دراوسەی باش پێکەوە بژین لەگەڵ عێراق و داوای کرد عێراق دۆخەکە بە ئاسایی وەربگرێت و پەنا نەبات بۆ چارەسەری دوور لە گفتوگۆ و داوای لە حەیدەر عەبادی کرد دەرگای حیواردا نەخات. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولانەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حوار دا نەخەن چونکە تەنیا حوار و گفتوگو چارەسەرە. بەڵام بەغدا یەک داواکاری لە هەرێم هەبوو، ئەویش سڕکردنی ئەنجامەکانی ڕیفراندۆم و پەشیمان بوونەوە لە کارەکە بوو. لە پاش ڕیفراندۆم زۆرێک لەو بەرپرسانەی بەشدار بوون لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ڕای خۆیان لەسەر پرسەکە گۆڕی. بۆ نمونە هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیان. ئەو لێدوانەی هەیە کاتێک دەڵێت ڕیفراندۆم بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی نییە، زێباری پێداگری دەکات و دەڵێت من ئەڕابی ڕیفراندۆم
ڕێفراندۆم نەبووم. بەوتەی زێباری سەرجەم سەرکردەکانی کورد بەشدار بوون لە بڕیاری ڕێفراندۆمدا وتی لەسەر لێدوانەکانم کە ڕێفراندۆم بۆ جیابوونەوە لە عێراق نییە ڕەخنەی زۆرم لێگیرە، بەڵام پێم گوتن من وەزیری دەرەوەم و لە ئێوە زیاتر لە سیاسەتی نێودەوڵەتی دەزانم. عەلی باپیر ئەمیری کۆمەڵی دادگەری کوردستانیش لەبارەی سووربوون لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم وتی بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆم بە شەخسی دراو بە حیزبی کرا، دواتر ویسترا ئەو بڕیارە بکرێتە ماڵ بەسەر هەموو لایەنە سیاسیەکانەوە. لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم وردە گەماروی وڵاتانی دەوروبەر و ناوچەکە کە کورد بە دۆستی نزیکی خۆی دەزانین دەستی پێکرد و فڕۆکەخانە و ئاڵوگۆڕی بازرگانیان لەگەڵ هەرێم چڕاند و نوێنەری هەرێم و حیزبە سیاسیەکانیان لا وڵاتەکانیان دەرکرد. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕوویاندا و زیاد لە نیوەی خاکی هەرێم لەدەستدرا و مەترسی لەسەر نیوەکەی تریشی دروست بوو. هەموو ئەمانە لێکەوتەی ڕێفراندۆم و ململانەی نێوخۆیی هێزەکانی دەسەڵات بوون. مەسعود بارزانی لە پەیامێکدا و بە نیگەرانیەکی زۆرەوە ڕایگەیان چیدی ئەو سەرۆکی هەرێم نابێت و داوای کرد دەسەڵاتەکانی دابەش بکرێن بەسەر سەرۆکایەتیەکانی هەرێمدا تا کاتی دیاریکردنی سەرۆکێکی تر بۆ هەرێمی کوردستان. چاودێران و شارەزایان پێیان وایە لە ژێر فشاری ئەمریکیەکاندا بارزانی ئەو بڕیارەی داوە و وەک جۆرێک لە دوورخستنەوە لێک درایەوە نەک خواستی خۆی بۆ دوورکەوتنەوە لە سەرۆکی هەرێم. لە پاش چەند ڕۆژێک نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم لە درەنگانێکی شەودا دەرکەوت و سەرکردنی ئەنجامەکانی ڕێفراندۆمی ڕاگەیاند و ئیدی هیوایەک بە ئەنجامەکان نەما و شەقامیش بەو هۆیەوە بوو بە دوو بەشەوە. لەو ڕۆژەوە تا ئێستا ئەندام و کادرانی پارتی بە شانازیەوە باسی ئەو ڕۆژە دەکەن و خۆیان بە خاوەنی سەروەری دەزانن کە سەرۆکەکەیان پێشڕەوی هەنگاوەکان بووە و لە بەرامبەریشدا ئەندام و لایەنگرانی هێزەکانی تر وێڕای ئەوەی زۆربەی سەرکردەکانیان لە ئەنجومەنی ڕێفراندۆم بوون و لە هەڵمەتی بانگەشەکەیدا لە تەنیشت بارزانیەوە بەشدار بوون، بەڵام پێیان وایە کات و شێوازی ئەنجامدانی ڕێفراندۆمەکە گونجاو نەبووە و مەبەست لە ئەنجامدانی ڕێفراندۆمەکە سربەخۆی نەبووە، هێندەی وەک کردەیەکی حیزبی کاری بۆ کراوە. لە کاتی بانگەشەی ڕێفراندۆمدا بارزانی بە جۆرێک دەردەکەوت، بانگەشەی دەکرد و هیوای دەدایە هاوڵاتیان کە پشت ئەستوری و پشتیوانیەکی گەورەی هەبێت و ئەوەی لێ دەخوێندرایەوە کە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرابێت و هیچ خەمی دوای ئەو ڕۆژەی نەبێت. بەڵام ئەوەی کە ڕوویدا تەواو پێچەوانەی هەموو ئەو چاوەڕوانیانە بوون. لە ماوەی چەند کاتژمێرێکدا هیچ کەس لە پشتی پرۆسەکەوە نەما و کەس پشتیوانی لێ نەکرد. ئەمە بۆ گەلی کورد و دەنگدەران شۆکێکی گەورە بوو، بەڵام دیار نییە بۆ بارزانی شۆک بوو بێت یان چاوەڕوان کراو. هەرچەندە ڕێفراندۆمەکەی هەرێم لە وادەی خۆیدا ئەنجام دراو بووە بەشێک لە مێژوو، بەڵام تا ئێستاش لێکەوتە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی بۆ تەبرینێکی قوڵ بە جەستەی هەرێمی کوردستانەوە و تا ئێستاش ڕۆژانە ئەو ئازارانە نوێ دەکرێنەوە لەلایەن سەرکردە و کەسایەتیە سیاسیەکانەوە.